بەڕێز مەسرۆر بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان پێشوازی لە بەڕێز نەدیم زەهاوی پەرلەمانتاری بەریتانیا و شاندێکی یاوەری کرد کە لە دیدارەکەدا کە بە ئامادەبوونی ئەنگۆسمەکی کۆنسلی گشتی بەریتانیا لە هەولێر بەڕێوەچوو. شاندی میوان دڵخۆشی و پیرۆزبایی خۆیان بە سەرکەوتنی ئۆپەراسیۆنی ئازادکردنی شنگال ڕاگەیاند کە ئازایەتی و هاوکاری هێزی پێشمەرگەی لەسەر زەوی دژ بە تیرۆرستانی داعش سەلماند. دواتر بیرڕا لەبارەی دواپەرەسەندنی سیاسی و سەربازیەکان و شەڕی تیرۆرستانی داعش ئالوگۆڕ کراو. هەردوولا هاوڕابوون لەسەر پێویستی زیادکردنی یارمەتیە سەربازیەکان بۆ هێزەکانی پێشمەرگە لە ڕووی کوالێتی و ژمارەوە بە تایبەتی لەلایەن بەریتانیەوە و گەندامێکی کارای هاوپەیمانی نێودوڵەتی لە شەڕی دژ بە تیرۆرستانی داعشدا. لەو بارەوە مەسرور بارزانی ئاماژەی بەوەدا داعش کێشەیەکی نێودەوڵەتیە بۆیە دەبێ هەموو لایەک لە تێکشکاندن و پاشەکشە پێکردنیاندا بەشدار بێت. هەر لا دیدارەکەدا باز لە پەرەسەندن و دەرکەوتن و کێشە کەڵەکە بووەکانی عێراق کرد کە پەیوەستە بە وێڕای چارەسەرکردنی دەرهاوێشتەکان هۆکارەکانیشی چارەسەر بکرێن و ڕایگەیان کێشەکانی عێراق کێشەی سیاسین و پێویستی بە چارەسەری سیاسیانە هەیە و ناتوانرێ بە میکانیزمی ڕابردوو عێراقێکی سەقامگیر و یەکگرتوو بێتە دی چونکە بوونی متمانە لە نێوان پێکاتە سەرەکیەکانی عێراق کێشەیەکی ڕاستەقینەیە. مەسرور بارزانی لەبارەی پەرەسەندنی سیاسیەکانی هەرێمی کوردستان جەختی لە گرنگی بایەخی گفتوگۆ و سازان لە نێوان سەرجەم لایەنەکانی کوردستان کردەوە بۆ چارەسەرکردنی ناکۆکی و بۆ چوونە جیاوازەکان لەسەر بنەمای بەرژەوەندی نیشتیمانی و ئاسایش و سەقامگیری هەرێمی کوردستان و پێشاتەکاندا. لا بەشێکی دیکەی دیدارەکەدا باز لە گۆڕینەوەی بیرروڕا لەگەڵ حکوومەتی عێراق بۆ ئازادکردنی مووسڵ و ڕووداوەکانی سووریا و پەرەسەندنەکانی ناوچەکە کرا.